دوای گەیشتنیان باخولی ناوی عێراق و بردنەوەیان بەرامبەریانی جنسیەت تیپی تۆپیپیانی نەورۆز گەڕایەوە شاری سلێمانی و لەلایەن بەرپرسانی وەرشی و سیاسی و هاندەرانەوە پێشوازیەکی گەرمیان لێکرا. ساتی گەشتنەوەی یانەی نەورۆزە بۆ شاری سلەیمانی، ئەوەش دوای گەشتنیان بۆ خولی ناوی عێراق. تیپی تۆپی پێیانی نەورۆز دوای بردنەوەی لایانی جنسیە و گەشتنیان بە خولی ناوی عێراق بۆ یەکەم جار لە مێژوو یانەکەدا وای لە بەرپرسانی وەرزشی و سیاسی شاری سلێمانی کرد کە پێشوازیان لێ بکەن. هەستێکی زۆر خۆشە کە توانی مەگۆڵی سەرکەوتن بکەم و دڵی ئەو خەڵکە خۆشکەم دڵی ئەو خەڵکە خۆشکەم و بۆ یەکەم جار لە مێژوویانەکە بگەینە خولی ناوی عێراقا. پیرۆزە لە هەموو خەڵکی سلێمانی و هەموو هەندەرانی نەورۆز. بەڕاستی ئەوە هەستە دەرنابڕێ کە توانیم لە کۆتای یاریە گۆڵی سەرکەوتن بکەم و ناتوانم ئەو هەستە خۆشە دەربڕم. بە ئامادەبوونی زۆربەی بەرپرسانی وەرزشی و سیاسی شاری سلێمانی و هاندەرێکی زۆر لە شاری سلێمانی پێشوازی لە یاریزانان و ستافی ڕاهێنەرانی یانەی نەورۆز کرا، ئەوەش دوای گەشتنیان بە خولی ناوی عێراق. هاندەرانیش هەست بە خۆشیەکی زۆر دەکەن کە جارێکی تر یانەیەکی شاری سلێمانی گەیشتەوە بە خولی ناوی عێراق و داواشیان لە بەرپرسانی یانەی نەورۆز هەیە. بەتەکید گرنگە یعنی شاری سلێمانی لە هەموو ڕێکەوە پێشکەوتەوە بەس بەڵام لە خولی ناوی عێراقا یعنی هیچ نوێنەرێکی نەبوو. بەڕاستی ئەوە هەستێکە بە کەم و کورتیە کرد لە وەرزشی سلێمانی، بەڵام خۆشبەختانە یانەی نەورۆز ئەو کەم و کوڕی پڕ کردەوە و وڵات داواکارین بە سەرکەوتن نەبێت، داواکارین کە بەردەوام بن پەرە تیپەکە بدرێ، هەروەها یعنی هەر بۆ بەشداریکردن نەبێ بۆ ناو پەرەی پێ بدرێ وایە مێش وەکو ئەو یانانەی تر نازناوێک شتێک بۆ شاری سلێمانی تۆمارکەم بۆ مێژی خۆیان و بۆ مێژووی ئێمەش. ئێوەش وەکو ڕەنگەیاندەکان بەڕاستی هیلاک بوون، دەستان خۆش بێ. ئێمە وەگاندەرانی نەورۆز بەڕاستی زۆر دڵخۆشین بە سەرکەوتنی یانەکەمان بۆ خولی ناوی عێراق و ئێمە وەک هاندەرانی سلێمانی وەکو خەڵکی سلێمانی زۆر توینی بووین بۆ وەرزش کە یانەیەکمان لە خولی ناوی عێراقا بێت. سوپاس بۆخوا نەورۆز ئەو خۆشەی بۆ شاری سلێمانی گێڕایەوە و ئینشاڵڵا ئاڵای نەورۆز و ئاڵای سلێمانی لە خولی ناوی عێراقا هەمیشە بە شەکاوەی دەمێنێتەوە. لە لای خۆیانەوە یەکێتی تۆپی پێی شاری سلێمانی بە گرنگیەوە باز لە سەرکەوتنی یانەی نەورۆز دەکەن بۆ خولی ناوی عێراق و پشتگیری خۆشیان بۆ یانەکان دەردەبڕن. شاری سلێمانی نامویە بە تقریباً 15 ساڵ نامویە بە نۆخبەی عێراق. خۆشبەختانە یانەی نەورۆز توانی ئەم نامویە و جەماوەرێکی زۆرش کۆ بکاتەوە بۆ وەرزشی شارەکەمان. وە لێرەشەوە من دەست خۆشکەریان دیەکەم لە یانەی نەورۆز و دەستەی کارگێڕی. ئێمە جمهورەکەمان نامووە بۆ بەڕیازە. خۆشبەختانە ئێستا خەریکە جمهورەکەمان ئاشتە بێتەوە لەگەڵ وەرزشە و من وەکو سەرۆکیەکێتی تۆپی پێی سلێمانی مای دڵخۆشکەرەیە بۆ من کە من کاتی لە کاتێکە کە من سەرۆکیەکێتی تۆپی پێی سلێمانی بووم یانەیەک توانی سەرکەوی ڕاستە جوودەکە هەموو یانەکە و دەستەی کارگێڕی یاریزانەکانە، بەڵام خۆشبەختانە ئەوانە شۆ سەر چالاکیەکانی یەکێتی تۆپی پێی سلێمانی. بۆ یەکەم جار یانەی نەورۆز سەرکەوتنی بۆ خولی ناوی عێراق لە مێژوو یانەکە مسۆگەر کرد کاتێک لە خولی پلەیەکی عێراق لە کۆمەڵە یەکەم 13 یاری ئەنجامدا و 30 خاڵی کۆ کردەوە و بە نۆ بردنەوە و 3 بەرامبەربوون و 1 شکست. بڕیاریشە بۆ دیاریکردنی پاڵەوانی خولی پلەیەکی ئەمساڵ هەردوو یانەی نەورۆز و سەناعە لە یاریگەی شەعبی نێودەوڵەتی بەیەک بگەن. هەردەڵا محەممەد، کەناڵی پەیام، سلەیمانی.